يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوشکان برایانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەک قسەمان لەسەر بابەتەکانی فیقهی ڕۆژ و ڕۆژەوانانە. لەوانەیە ئەمڕۆدا بەڕێزان قسە لەسەر بابەتی ئەو شتانە ئەکەین کە ڕۆژوو بەتاڵەکەنەوە. خاڵی یەکەم بەڕێزان پێویستە ئێمە ئاگامان لەوە بێ کە یەکێک لەو شتانی کە ڕۆژوو بەتاڵەکاتەوە بریتیە لەوەی ئێمە پێڵێن مفتیڕات، واتە ئەو شتانەی کە خوای پەروەردگار حەڵاڵیشن بەڵام لە مانگی ڕەمەزانە حرامی کردو ئینسان کاتێک بە ڕۆژوو ئەبێ بەکاریان بێنێ یا سوودیان لێ ببینێ. خاڵێکی ترکە گرنگە ئاگامان لێبێ ئەوەیە هەر کەسێک بەبێ پاساوێکی شەرعی ڕۆژوو بشکێنێ بەڕێزان قەزا ناکرێتەوە ڕۆژۆکەی، چونکە ئێمە هەندێک تاوانمان هەیە، تاوانەکان لەبەر گەورەییان کەفارەتیان نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک بەبێ پاساوێکی شەرعی ڕۆژووی ڕۆژێک بخوا ئەفەرمێ ئەگەر ساڵەکە هەمووی بە ڕۆژوو بێ قەرەبووی ناکاتەوە، گوناهبارە بێ. ڕاستە ئێمە ئەڵێن کەسەکە با قەڵای ڕۆژۆکە بکاتەوە، بەڵام ئەو قەڵایە ئایا تاوانی ڕۆژۆکە لا ئەبا بەدڵنیاییەوە نەخێر، چونکە ئەو تاوانی ئەوەی کردووە کە ئەمرەکەی پەروەردگاری لە کاتی خۆیان جێبەجێ نەکردووە. لەبەرەوە ئاگامان لەوە بێ خەڵک بڵێ وەڵا ئێستا دنیا بەهارە و ڕۆژ درێژە و ناتوانم بە ڕۆژوو متاقەتم نییە و ئیش هەیە و ناتوانێت دەست لە پارە هەڵگرێ، بەڵام زستان کە دنیا ساردە و ڕۆژگار کورتە و ئیش نییە بڵێ ئەو کاتە ئەیگرمەوە قەیچێکە مادەم قەزای هەیە شتیوانی لە شەرع بەڕێزان. لەبەرەوە ئەمری پەروەردگار کە داوا ئەکا بۆیە ڕەمەزان ئەگەڕێ بەسەر هەر چوار وەرزەکەی ساڵە بۆ ئەوەی تاقیکردنەوەی بێ بۆ مرۆڤەکان کە ئایا تا چەند پابەندە بن یا پابەند نابن. کەواتە ئەمە خاڵێکە گرنگە ئاگامان لێ بێ. خاڵێکی تر بەڕێزان هیچ کام لەو شتانی کەدا خوای گەورە دایناوە بۆ ڕۆژوو شکاندن لە غەیری سووڕی مانگانی ئافرەت و خوێنی دوای مناڵبوون کە ئەمە ئینسانەکە بیزانێ یا نەیزانێ ڕۆژوو پێوەی حرامە و ڕۆژوو بەتاڵەکاتەوە. لە غەیری ئەم دوانە ئینسانەکان بەڕێزان بۆ هەر حاڵەتێکی تر ئەگەر هاتوو کەسەکە نەی ئەزانی یا ئەگەر بیری چوو بۆەوە شتێکی کە ڕۆژەکەی بەتاڵ ناکاتەوە، ینی بۆ نمونە کەسێک بیری چوو نان بخوا، نانی خوارد نەیزانی بە ڕۆژووە، ئەمە ڕۆژەکەی بەتاڵ نابێتەوە. کەسێک بیری چوو بە ڕۆژوو ئاوی خوارد، ئەمە ڕۆژەکەی بەتاڵ نابێتەوە. بەڵام هەروەکو حکمێکی شەرعی کە بەڕێستان بیزانن ئەوەیە ئەگەر کەسێکی ڕۆژەوان ئاگامان لێی بوو خەریب و ڕۆژەکەی ئەشکان نەڵێن قەیناکە بیری نییە بابی خوا خوای پەروەردگار تەسەدوقی لەسەر کردووە، نە بەڕێزان ئەگەر کەسێکمان بینی بە ڕۆژووە و پەرداخی ئاوی تێکت خەریب و ئەی خوارد، ئێمە ئەمانزانی بە ڕۆژووە واجبە پێی بڵێ مەی خۆتەوە بە ڕۆژوویت. ئەگەر پێمان نەگوت ئەو کاتە بۆ ئەو کێشەی نییە، بەڵام ئێمە گوناهبارین کاکە دارمان نەکردوێتەوە. لەبەرەوە ئەمە خاڵێکی ترە ئاگامان لێ بێ بەوەی ئینسان ئەگەر هاتوو لە کاتی ڕۆژوو بوونەکەیە بە هەڵا یا بە نەزانین شتەیەکی کرد نەی ئەزانی ڕۆژۆکە بەتاڵەکاتەوە، دواتر زانی ئەم کەسە ئینشاءالله ڕۆژۆکەی بەتاڵ نەبووتەوە. خاڵێکی تر بەڕێزان هەر کەسێک ڕشانەوە زۆری بۆ هێنادوو لە ڕووی بەڕێستان ئەم کەسە ڕۆژۆکەی بەتاڵ نابێتەوە، بەڵام ئەگەر بە ئەنقەست بە عەمدی خۆی بڕشێنێتەوە ڕۆژۆکەی بەتاڵە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ من استقاء فعليه القضاء، هەر کەسێک خۆی ڕشاندەوە ئەبێ ڕۆژۆکەی قەزا بکات. ومن ضرعه القيء فليس عليه قضاء، هەر کەسێک ڕشانەوە زۆری بۆ هێنا مەعیدەی تێک چووە ئەڕشێتەوە کۆنتڕۆلی خۆی ناکا، ئەفەرمێ ئەمەیان ڕۆژۆکەی ناگرێتەوە، ئاساییە. خاڵێکی تر ئەو شتانی کە قسەیان لەسەر لە مەسەلەی ڕۆژوو بەتاڵکردنەوەیە دوول لە ڕووی جەنابتان. ئەمە بابەتی عیلماگینا من ئەدەبیەن پێم جوان نییە ئەم زاراوانە بەکاردێنم. بەڵغەم لەگەڵ چڵم ئەمانە ئەگەر لە لووتەوە قوت بدرێنەوە ئاساییە، بەڵام کە سەحب کران بۆ ناودەم بەڵغەمەکە هاتە ناودەم قوتدانەوەی ڕۆژوو ئەشکێنێ یا چڵم کە هاتەوە ناودەم باشە دواتر کەسەکە قوتی باتەوە ڕۆژۆکەی ئەشکێنێ ئاگامان لەوێ. بەڵام ئەگەر ئیعتیادی لە مەخرەجی خۆیەوە بڕواتەوە خوارەوە ئەو کاتە ڕۆژۆکە ناشکێنێ و کێشەی نییە. یەکێکی تر لەو شتانەی کە قسەی لەسەرە بەتایبەتی بۆ خوشکانی بەڕێز لە ڕەمەزانە ئەتوانن بەسەری زمان چێژی خواردن بکەن ڕۆژۆکەیان بەتاڵ ناکاتەوە. و
واتە تۆ کاتی خەریکی چێشتێنانی بۆی چێشتێنانەکە سوێر نەبێ و دوایی لۆمەد نەکەن و دوای عیبەت نێتە سەر ئاساییە بەسەری زمان تامی چێشتەکە بکەیت بەڵام ئەمە بۆ پیاونا مەگەر پیاوێک اللهومە لە مەطعمێکە بەڵام پیاوێکی نووسن لە ماڵە هەموو جارێکە جێسەری منجەد هەڵباتەوە و تامی چێشتەکەکە بۆ ئەو کەڕاهیەتی هەیە بەڵام بۆ ئەو خوشکە بە ڕێزانی کە خواردن دروستەکەن و ناچارن بەسەری زمان تامی خواردنەکە بکەن بۆ ئەوی کە بزانن تامی خواردنەکە چییە بۆ ئەوان کێشەی نییە و ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە. خاڵێکی تر یەکێکی تر لەو شتانەی کە قسەی لەسەر بەڕێزان ئەوەیە ئەگەر خوشکێکی بەڕێز لە سووری مانگانە پێش بانگی بەیانی لە سووری مانگانە پاک بووە ئیتر دڵنیا بوو لەوەی کە سووری مانگانەکەی تەواو بووە ئەم خوشکە بەڕێزە ئیعتیادیە لە شیشی گران بێ نیەتی ڕۆژۆکەی دێنێ واجبە لەسەری بە ڕۆژوو بێ زۆری ئیعتیادیە دوایی کە بانگی بەیانی فەرموو ئەو هێشتا خۆی نەشۆردووە هەر لەشگرانەکەی لەسرە بەڵام ئیعتیادیە با ڕۆژۆکەی بگرێ و ڕۆژەکەی بەردەوام بێت دواتر کە بانگیدا خۆی بشواو نێڵی نوێژی بەیانەکەی بچێ ئەمە بۆ کێ بەڕێزان بۆ ئەو خوشکە بەڕێزانی کە پێش بانگی بەیانی پاگە بنەوە بە هەمان شێوە ئەو خوشکە بەڕێزانیش یا ئەو برا بەڕێزانی کە حاڵەتی لەشگرانی شەویان لەسرە ئاساییە با لەشگران بن ڕۆژوو بگرن نیەتی ڕۆژوو بێنن کە بانگی بەیانیدا لە شیان گرانە بەڵام دوای بانگی بەیانی خۆیانە شۆن و نوێژەکانی بەیانیان ئەکەن بەڵام ئەگەر هاتوو کەسێک لە پاش بانگی بەیانی یعنی بۆ نمونە ئەم خوشکە بەڕێزە پاش بانگی بەیانی سۆڕی مانگانەکەی نەما یعنی تا بانگی بەیانی یا تا پاش بانگی بەیانی بە دووسێ دەقە پەڵەی پەمەیی یا پەڵەی زەردی بینی ئەمە سۆڕی مانگانەیە دواتر کە پاگە بێتەوە بابن لە چێشتەنگاوە پاکە بێتەوە ئەم خوشکە بەڕێزە ڕۆژی ئەو ڕۆژەی بۆ حسێب نییە بەڵام علەما ئەفەرمون باشتر وایە هیچ نەخوا تەئەسیەن بەوەی کە ئیمساک هەر احترامن بۆ مانگەکە هیچ ناخوا ڕۆژەکەی بۆ حسێب نییە ڕۆژەکە قەزا ئەکاتەوە لەبەری ئەم خوشکە بەڕێزە لە کاتی مانگی ڕەمەزانە یعنی لە دوای ئێمە و تۆمانە یەکێک لە ڕوکنەکانی نوێژ ئەوەیە کە بێ پێش بانگی بەیانی ئەم کەسە نیەتی هێنابێ ئەم خوشکە بەڕێزە پێش بانگی بەیانی سووری مانگانی هەبووە نیەتی ڕۆژووی نەبووە ئێستا کە بانگی بەیانی دا و دواتر پاک بووتەوە ئەم ڕاستە لەوانەیە حەزی کردایە بە ڕۆژوو بێ بەڵام ڕوکنێک لە ئەرکانەکانی ڕۆژەکەی سەلیم نییە ناتوانێت بە ڕۆژوو بێ خاڵێکی تر بەڕێزان لەو شتانی کە ڕۆژوو بەتاڵەکەنەوە مەسەلەی خواردن و خواردنەوەیە ئەو وازە حەوتمان مفتیڕاتە هەر جۆرە خواردن و خواردنەوەیەک ئینسان بیخواتەوە بڕواتە گەدە ئەمە ڕۆژوو بەتاڵەکاتەوە و ئەمە دەلیلی شەرعی ناوێ خوای پەروەردگار لە قورئانە باشە فەرمێ فكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر فەرمێ پاشان فەرمێ ثم أتموا الصيام إلى الليل ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە كلوا واشربوا تا ئەو کاتە حەڵاڵە هەتا بانگی بەیانی ئەدا کە بانگی بەیانیدا خواردن و خواردنەوە حرامن تا ئەو کاتی بانگی مەغریب ئەدا ئەمە یەکێشکەیە لەو شتانی کە ڕۆژوو بەتاڵ ئەکاتەوە یەکێکی تر لەو شتانی کە ڕۆژوو بەتاڵ ئەکاتەوە بەڕێزان ئەوەیە هەر دەرزیەک مغذی بێ لە هەر شوێنێکەوە بە ئینسانەکە بدرێ ڕۆژوو بەتاڵەکاتەوە ئەو دەرزیانی کە مغذین ینی لە ژیاتی خۆراک یا بۆ نەقسی خۆراک بەکاردێن ئەم دەرزیانە حتا لەزگەیش بێ ئەگەر ئینسانەکە بەکاری بێنێ بۆ پڕکردنەوەی نەقسی مادەیەکی مغذی لە لەشا دیسانەوە ڕۆژەکەی بەتاڵەکاتەوە بەڵام ئەگەر هاتوو ئەو شتانی کە ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە بۆ نمونە سیواک بەتاڵی ناکاتەوە کەسێک سیواک بکات لە مانگی ڕەمەزانە لە هەر کاتێکا بێ بەڵام ئاگای لێ بێ سیواکەکە ینی پارچەکانی ئەو دارە ورد نەبێ و بچێتە دەمی و قوتی باتەوە حەذەر ئەلەوە بکە سیواکەکە دارێک بێ کە دڵنیا بێ لەوەی کە هەڵناوەرێتە دەم ئەوەی هەڵوەریە دەم تفی کاتەوە قوتی نەدا کەمانی ئۆکسسیژین ئێستا ئێمە لە زەمەنی کۆرۆنایین هەندێک خوشک و برا خوای گەورە لەوانەیە مبتەلای کردوون بەو نەخۆشیە خوای گەوری شفایان بە کەمامی ئۆکسسیژین ئەو ماسکەی کە ئۆکسسیژینی پێوەرەگری ئەمە ڕۆژوو بەتاڵ ناگاتەوە هیچ کاریگەریەکی نێگەتیفانەیشی نییە لەسەر ڕۆژۆکە شاف ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە نە ئەو شافانی کە خوشکان لە دامێنەوە هەڵێگرن نە ئەو شافانی کە برایان لە پاشەوە هەڵێگرن هیچ جۆرە شافێک لەو شافانە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە قەترەی چاو و گوێ ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە چونکە چاو و گوێ منفەذ نین بۆ مەعیدە منفەذی ڕاستەوخۆنین بەڵام قەترەی لووت لەگەڵ دەم بەڕێزان ڕۆژوو بەتاڵەکەنەوە ئەگەر بڕواتە خوارەوە بە بۆری هەناسەیە بەڵام ئەگەر ئینسانەکە بتوانێت کۆنتترۆلی قەترەی لووتکە
لە لوتیا قەترەکە ڕاگرێ سەری ئاوا بە شێوازێکی ڕێک ڕاگرێ نێڵێ قەترەکە سەحەب بێتەوە بۆ پشتەوە نەڕواتە ناو مەعیدەی و ئینەما لە لوتە هەڵبمژرێ ئەمە کێشەی نییە بەڵام قەترەکەی تێکا و سەر ئاوا داخەوە بڕواتەوە ناو مەعیدەی قەترەی لوت ڕۆژوو بەتاڵ ئەکاتەوە دان پڕکردنەوە دان کێشان ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە لوتبەربوون ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە حتا لوت پژاندن بە عەمدی کەسێک زەختی هەیە ئەزانێ سەری یەشەیە لەوانەیە خوا لەخوازە خراپ بێ بۆی لوتی بپژێنێ ڕۆژەکەی بەتاڵ نابێتەوە بەڵام ئاگامان لێ بێ لە کاتی دانکێشان و ددان پڕکردنەوە ئەو خوێنەی کە دێتە دەم قوت نەدرێ چونکە ئەمە کێشەی هەیە و لەوانەیە ڕۆژەکە بەتاڵەکاتەوە بەکارهێنانی بەخاخ بۆ ئەو کەسانی کە ڕەبوویان هەیە ئەمانە ڕۆژویان پێی بەتاڵ نابێتەوە تەداویکردن کەسێک برینی هەیە لە لەشیا تەداوی برین بە ڕێزان ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە خوێن بەخشین ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە ینی کەسێک بۆ نمونە خوێنە بەخشێ بتڵێگەدا بە کەسێکی تر بە ڕۆژۆکەی بەتاڵ ناکاتەوە ئەو حوقەنانەی ئەو دەرزیانەی کە داخڵی بۆشایی سک ئەکرێن بۆ نمونە بۆ عملیاتێکە نازۆرێکە بۆ لابردنی دوانزەگرێ نازۆرێکە بۆ لابردنێکی سیزراو ئەمانە ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە بەنج ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە بە مەرجێ کاملی ڕۆژەکە نەگرێ یاین تۆ بۆ نمونە 2 ساعات پێویستی بە بەنجە بەنجێکی مۆزعی کراوی یا بەنجێکی عام کراوی بەڵام بە مەرجێک مەوادی مغەذی و دوایی دریبات وەرنەگری ئاو وەرنەگری مغەذی وەرنەگری مجرڕەدی بەنجەکە خۆی ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە ئەو دەرزیانەی کە بۆ نمونە نەخۆشیە مزمینەکان بەکاری دێنن وەکو دەرزی ئەنسۆلین بۆ ئەوانی کە شەکرەیان هەیە ئەمانە کۆمەڵێک دەرزین ڕۆژوو بەتاڵ ناکانەوە بەڕێزان ئەمانە بۆ تەنزیمی کۆمەڵێک شتن لە ناو لەشی مرۆڤە ئەو دەرزیانی کە ئینسان بە ماسوولکە وەریەگرێ یا حتا بە وەرید وەریگرێ بەڵام مغەذی نەبن ڕاستە نیسبەیەکی کەم لە ئاوتێکەڵی دەرزیەکانێکرێ ئەو نیسبەیە تەسیری نییە وەکو تفی دەم وایە کە ئینسان قوتەیەتەوە بەڵام ئەگەر دەرزیەکە مغەذی بێ ئەو کاتە ڕۆژۆکە بەتاڵەکاتەوە خۆ شۆردن یا مەلەکردن ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە بەڵام باش وایە ئینسان گوێچکەی و لوتی ئەو وەسائیلانە بەکاربێنێ کە ئەو ناچێتە گوێچکە و لوتیەوە بۆ ئەوەی ڕۆژۆکەی بەتاڵ نەبێتەوە ئەمانە کۆمەڵێک بابەت بوون بەڕێزان حەزم کردوکم ملاحەزە عەرزی جەنابتانی بکەم بۆی ئاگامان لە ڕۆژۆکانمان بێ بابەتەکە مابێتی بەڵام کاتی بابەتەکەمان هاتە کۆتایی تا بێگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه